یەڵدا عەباسی بۆ جینۆسایدی کوردانی ئێزدی هاوار دەکات. ئەم تێکست و ئاوازە لەلایەن کوردێکی کورمانجی خۆراسانەوە لە دووری هەزاران کیلۆمەتر بۆ هاونەتەوەکانی نووسراوە کە لە شنگال جینۆساید کران. ئەم کوردەی خۆراسان ناوی عەلیڕەزا سپاهیە. ڕەنگە کەم کەس هەبێت لە ئێمە کە ناوی سپاهی بیست بێت، بەڵام نووسەر و ڕۆژنامەوان و هۆزانوانێکی دیاری خۆراسانە. عەلیڕەزا سپاهی لاین یەکێکە لە زمانناس و پارێزەرانی کلتور و زمانی کوردی لە خۆراسان. ساڵی 1970 زاینی لە گوندی سنگدیوار لەدایک بووە، بەڵام بە ناوی گوندی لاین ناوبانگی هەیە، چونکە بەشی زۆری ژیانی منداڵی لەو گوندە بەسەر بردووە. گوندی لاین دەکەوێتە نێوان شارەکانی کەلاتنادر و دەرگەز لە سنووری نێوان ئێران و تورکمانستان. سپاهی خوێندنی زانکۆی لە مەشهەد تەواو کردووە و بڕوانامەی لە زمانی فەڕەنسی لە زانکۆی فیردەوسی مەشهەد بەدەستهێناوە. هەر لەو کاتەدا لە بەشی کورمانجی رادیۆی کوردی بووەتە بێژەر. بە دوای بنەچە و مێژووی نەتەوەکەیدا دەگەڕێت. دەمەکو ئەز گوندێخە بتەرکینم و بێوم یعنی بەرێژی من لەسەر هەلبەستێ و لەسەر وێژەیە هەرێک خەبات کردبوو و علاقەیە من هەبوو لێ پشترەکو ئەز هاتم زانینگەهێ ئەو علاقەتا زێدەتر بوو جبەرکو ئەز کەتم ناوە ئێش و خەبات ڕۆژنامەبانیەژی و ده جبینن ویژه‌ای و هەلبەستی ده مەشهەدێدا ئەز بەشدار بووم بەرێ دەست پێکێدا خەباتێ مە زێدەتر لەسەر وێژە فارسی بوو. 2 سال پشترە من دەست بە خەباتی کرد لە رادیۆ کورمانجیە خۆراسانێ دوورەژی ئەم هێدی یعنی فێرێ دۆزا خەبوون و هێدی مەفام کرد کو ئەم کوردن و ئەم کورد بەری 450 سال نها سەردەما سەفەڤیان قەومن ئاسیا ناوین هێرش دانین سەر ئیران و خۆراسانێ سیاسەتا سەفەڤیان بوو کو کوردان ئەم جوێن دان کوشبەرکردن ئەو کوشبەری خۆراسانێ بوون یعنی هێلێک سیاسەت ئەو بوو کو کوردان جەهەب دوور بکەن و هێزاوان لاوەستر بکەن. ئالیدنی ئەو سیاسەتە دوئالیژی ئەو بوو کو بەریە کوردان پیشە لە دەژمەنن خۆی ئاسیا ناوین بگرن. عەلیڕەزا کاری بێژەری و ڕۆژنامەوانی و نووسینی وتاریشی کردووە، بەڵام زیاتر گرنگی بە ئەدەب و شێعر داوە. دایکامن ناویتە هیلانەکامن ناویتە مینا هەوێ نامینە جار ژەفەکامن ناویتە مینا گولێنە 4 فەسلان کەن لە ناوە ناویتە گەرما تەموزێ پەنجەرێکە بەربەتاوە. پرانی هنرمندن که لخراسان هنر کردی و موزیک کردی چه دکن و لسر دخبتن و هلبستن من خواندنه یعنی به هلبستن من موزیک آخر چه دکن. تاوکو ئێستا 15 پەرتووکی بە زمانی فارسی بڵاو کردوێتەوە، بەڵام بەرهەمە کوردیەکانی چاپ نەکراون. بخوابن me نکاری بویه که پرتوکیان خواهین کردی ببشینم جبر که لسر رسم الخط آمه و رینویس آمه یعنی توافق تن نبویه و هنک جا رایدار چاندی او گوری یعنی حساسیت خواهد تفگریان لهم برمه و نهشتنه
به رسم الخط لاتین کو یعنی قد ناهیلن هینجی ناهیلن ل مجوزا و شانا هلبستان و پرتوکان بر همان چه بر هم به فرق ناکه یعنی به رسم الخط آرامی دانه و ام خوشحالن و ما بریار دایا به حوال این خواه و ام کتاب این خواه و پرتوک این خواه به رسم الخط آرامی بباشینن. من ای سال پرتوک زمان و زانین جبو یعنی زاروک این کرد این خراسانه و شان دیه و پرجی به خوشحالی یعنی پیشوازی کرنه و پرجی یعنی سرکفتی بویا و پرتوک من این مهمتر یعنی به باور من جبر که او هلبستن جدی بونه هلبستن بو مزنان بونه زیرتری هفت کتاب پرتوک یعنی پرتوکن هلبست کردی به هیبیا خاده و ام هیبی دارن که گل کردی باش استقبال و پیشوازیه بکه و هم بشینن بکار من خدمت ها که ده دل مداهیه و ده باور مداهیه لگل خواه و چند زمان خواه بکن. سپاهی هەر بە نووسینی پەرتووکەوە نەوەستاوە بەڵکو لە ماڵەکەیدا ژوورێکی دابین کردووە بۆ ئەوەی منداڵانی کورد فێری نووسین و خوێندنەوەی زمانی کوردی بکات بە هەردوو شێوەزاری سۆرانی و کورمانجی. ام ایرو هاتنی مالا ماموستا سپاهی لاین گو درسن کرمانجی به بوسنی نویسینا کرمانجی هم کرمانجی لاتین ده بوسنی هم به آرامی به خاطر اینکه لباجارن فارسان ام مجبورن که به فارسی بنویسین تا فارسان جی متوجه وی قضیه بون که ام به چه صورت بنویسین لمانه هم به آرامی دنویسنی هم به لاتین دنویسنی که ما موستا سپاهی سمارا زحمت تکشینه و وی نویسینه امارا دای هبوساندن بنویسن او یاد دوی کو یعنی نشانه پر علاقه من هبو یادگیری زمان کرمانجی نویسین لاتین آرامی و دما قد حالیوم لباجار مشه ماموستک های اناوه علیرضا سپاهی لاین گلم مالخه کلاس برگزار دکه و سه وانکو علاقه خواهنه زمان لاتین و زمان آرامی نویسین یاد داره سال بره نگاه نه من پیوا آرزو سه خبات مهم یعنی ذکرنا لسر هنر و چاند و ویژه و کردی لخراسانه بەهۆی چالاکیەنەتەوەیی و نووسینە کوردانەکانیەوە چەندین جار لەلایەن دادگای شۆڕش لە شاری مەشهەد دەست بەسەر کراوە بەڵام دوای ماوەیەک ئازاد کراوە. سپاهی باس لە پاراستنی خۆراسان دەکات لە هێرش و دوژمنان و هەروەها پێشکەوتنی کورد لە خۆراسان کە بوونەتە نەتەوەی یەکەم و توانیویانە باڵادەست بن لەو پارێزگەیەدا. زیادتر جعرده ما باور خواه به زمان خواه بویه و ده زمان مدا یعنی عنصرک هیا فاکتورک هیا ده زمان مدا که مروبن کرد خورد دکره به هز دکره کردن خراسان یعنی بابایی که پیش کتن که دست حلاتداری خراسان یعنی به تباهی کت دست کردان یعنی میرنشینن کردان هم ده باجار بجنور دیدا قنه ها ناوند پاریزگاه خراسان و باکوره میرنشین قوچانه که به اصل خواه یعنی میج باش بره با جه ناوندی و اصلی کردان بویل خراسانه هر دوج کتن دست کردان من پرتوک اگه سر بینویسیه مخابن حتی نها یعنی به فرمی نهاتی وشاندن کارم ببیجم ده خراسان دا هنر کردان یعنی لراده یا یکانه یعنی لآستا هری جور دناوا گل خراسان ده هون دزانن که خراسان یک جن ناوندن کبن چند و ویژه یا ایرانه یعنی کوکا ایرانیت یا خراسان
فردوسی وەکی هەلبەستوانێ مەزن ئەو لە خوراسانێ ینی جدایف بوویە و مەزن بوویە و کتێبەخە شاهنامەیەخە لەبەر ینی کۆم کردیە و بەرهەف کردیە و وەشاندیە بەری 1000 سال بەرینەها. خراسان پر مهمه ج ایرانیت را، یعنی ج ایرانی و ج فارسان را. باجار مشهد یعنی دویمین باجار مزن ایرانه و دناب باجار اولیدا، یعنی دویجن کو ناوند اسلامیته یعنی به باورنه دوی باجار ده جنها فارسان جی دخوازن دعوت بگیرن، یعنی دخوازن جشن و شاهی اگل دار کنن، از باورم که یعنی بی گووند کردن و بی موزیک کردن نامه. البته گماسی جی زیدنه، یعنی گماسی ما نها اون که ام دبی زانینگه همه کردی هبه، ام دبی روزنامه می فرمی هبن، دبین سازی می آبوری و مالی هبن که بکاره بن، یعنی دسته که بدن حرکت چاندی و ویژه‌ای و هنری کردن. لە پارێزگەی خۆراسان کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی ئێران نزیکەی 1,500,000 کورد لە خۆراسانی باکووری دەژین کە لەلایەن شەعباسی سەفەویەوە ڕاگوێزراون بە مەبەستی بەرگریکردن لە سنوورەکانی ئیمپراتۆریەتی سەفەویەکان. بەڵام ئەو کوردانە توانیویانە کلتور و زمانی خۆیان بپارێزن و لە ماڵەکانیاندا وانە و زمان و کلتوری کوردی بە نەوەکانیان دەڵێنەوە.